سڵاتان لەبێت خوێندکارانی خۆشەویست لە پرسیارێکی تری بەش شەشەم دێنەوەلاتان ئەم جاریان پرسیارەکە تایبەتە بە یەکەکان. ئەم پرسیارە ساڵی ڕابردوو خولی دووەمی وزاری هاتوۆتەوە. پرسیارەکەمانەمەیە وەیبەرە کاتە کام لەمانە تێسلا مەتر دووجا یان ڤۆڵچرکە یان هێنری ئەمپێر یا هەموو وەڵامەکان ڕاستن. بێگومان تۆ بۆ ئەوەی بزانی کام لەمانە کاتە وەیبەر ڕەنگە زۆربەتان یەکسەرمەتان لەبەر بێ کە تێسلا مەتر دووجا و ڤۆڵچرکە کاتەوەی بەر ئەمە هیچ گومانێکی لای ئێوە نەهێشت بێتەوە، بەڵام گومانتان لەمە هەبێ بێگومان کە دوانیان ڕازبووە حتمما ڕەنگە سێمی ڕاست بێ بۆیە هەموو وەڵامەکانی تایە چونکە ئەیوبی ڕاستنی تیا نییە. باش بێمە یەکێکگەین تاقیەکەینەوە بۆ تێسلا مەتر دووجاکە. بۆ تێسلا مەتر دووجا تێسلا یەکەی پێوانی بواری موگناتیسیە مەتر دووجاش ڕووبەرە. باشە ئەی بی ئەما کاتە لێشاوی موگناتیسی کۆساینی ثێتا لێشاوی موگناتیسی یەکەکەی وەیبەرە بەڵێ کەواتە کاتە تێسلا مەتر دووجا کەواتە وەڵامی یەکەم وەڵامێکی ڕاستە وەڵامێکی ڕاستە. ئێستا یەین وەڵامی بی تاقیەکەینەوە. بۆ وەڵامی بی کە تاقیەکەینەوە یەین ئەڵێن چی؟ ئەڵێن ڤۆڵچرکە. ڤۆڵچرکە ڤۆڵت یەکەی پێوانی پاڵێزی کارەبای موگنەکارە، چرکە یەکەی پێوانی کاتە. کێ کاتە ئەمە؟ ئێم سەیری چیەکەم؟ یاسای فارادایەک. یاسای فارادای پاڵێزی کارەبای موگنەکار کە کاتە ژمارەی پێچەکان گۆڕانی لێشاو بە پێیکات. باشە ئێم چیەکەم؟ کادەبم بۆ لای ڤۆڵتێکە کاتە ڤۆڵچرکە یعنی پاڵێزی کارەبای موگنەکار کە ڕەتی کاتەکە یەکەم کاتە ناقس ئێن دەلتا فای. باش ژمارەی پێچ هەر ژمارەی پێچە یەکەی نییە، ئەمە کاتە وەیبەر ئەمەژە کاتە چی؟ ڤۆڵچرکە. کەواتە وەیبەرە کاتە ڤۆڵچرکە بەڵێ وەیبەرە کاتە ڤۆڵچرکەش. کەواتە وەڵامی بیش ڕاستە. یەین وەڵامی سی تاقیەکەینەوە. وەڵامی سی تاقیەکەینەوە بزانین هێنری ئەمپێرە کاتە وەیبەر یا ناکاتە وەیبەر. بۆ ئەمەیان ئێم یاسای چیە لە بژێرم؟ خود موگنەکاری. خود موگنەکاریە کاتە هاو کۆلکی خود موگنەکاری گۆڕانی تەزوو بە پێیکات. باشە ئەکاتە چییە و کاتە؟ هاتم کاتەکەم برد بۆ لای کێ؟ بۆ لای ڤۆڵتێکە بۆ لای پاڵێزە کارەبای موگنەکارەکە. ئەم دوانەمانەوە بێگومان ئەما کاتە چی؟ ئەکاتە هێنری. ئەویژە کاتە چی؟ ئەکاتە ئەمپێر. ئەی ئەما کاتە چی؟ ئەکاتە ڤۆڵچرکە. ئەی ڤۆڵچرکە لێرە نەیکردە وەیبەر بەڵێ کەواتە ئەما کاتە وەیبەر. یعنی وەیبەرە کاتە هێنری ئەمپێر بەڵێ کاتە هێنری ئەمپێر. کەواتە تۆ وەڵامی ڕاست کامیان هەڵەبژێری؟ دی وەڵامی ڕاستە. بە هیوایەوەی ئەم ڤیدۆیەش سوودێکی بەیۆ گەیاند بێت. ئێمە هەمومان لە پەیمانگای سلێمانین، بۆیە ئێوەش پەیمانگای سلێمانی هەڵبژێرن. ناونیشان پەیمانگای سلێمانی گەڕەکی مامۆسایان بەرامبەر پارکی ئازادی.